بسم الله الرحمن الرحيم. السلام عليكم. لم يقدر رجاء أزانم لهنيا كنالي فرمي بناو مامۆسایەکی ئاینی چەند جارێ دەرەکەوێ لەگەڵ ئافرەتی نامەحرەما تەوقاکات دەستی تێکەڵەکات و کە ئینەما مێشێک میێوانی نییە. فلەناو کۆمێنتەکان مسلمانی سادە و ساویلکە و خەڵکی سەری لێ شەویە وازانیاما لە ئیسلامە ئەمە دروستە پرسیاری لا دروست بووە و حەقیشێتی کابرا بە مێزەرێک و تەرتیبات و ئاوا دەرەکەوێ بەم شێوازە نەشازە کە نەبینراوە لە مامۆسایانی ئاینی ئەم ڕەوشتە پرسیاری لا دروستە یان دروست نییە. پێغەمبەرمان صلی الله عليه وسلم فەرمێ مێخ لەسەری هەرێکێ لە ئێوە بکوتن. مێخ کە چادری پێ قایمە کرێ فەرمێن لەسەر یەکێکتان بکوترێ باشترە بۆی ئەهوەنترە لە لای خوای پەروەردگار لەوەی دەست و بەر ئافرەتێ بکەیە کە حەڵاڵ نییە بۆت. ئەمە دینەکەی ئەڵڵایە سوبحانه وتعالى و دڵیان بن کیش وێنەیەکا بە شێوازێکی تر مەسلحەتێک لە پشتیا هەیە. سلام علیکم ورحمة الله وبركاته.